هێرشەکەی ئێران کرد سەبارەت بە ئەمریکا ورتر لەسەرم پرسە لەگەڵ میوانەکەم ئەنوەر حسێن چاودێری سیاسی گفتوگۆ دەکەم سوپاس بۆ ئامادەبوونت کاک ئەنوەر بێگومان ئاگاداری کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بووی خوێندنەوەی تۆ چی بوو بۆ کۆی قسەکانی دۆناڵد ترامپ؟ زۆر سپاس. لە ڕاستیە قسەکانی دۆناڵد ترامپ جاختکردنەوە بوو لەسەرەوەی کە ئێمە ئەو کارەمان کردووە کوشتنی قاسم سلێمانی ئێمە ئەنجاممانداوە و ئەرەوەی کە پێشتری ژووتی بووی ئەبوو پێشتر ئەم کارە بکەین لە بەرەوەی مەترسی بووە لەسەر بەرژەوەندیەکانمان و لەسەر ناوچەکە. ئەمە یەک دووهەم پەیامی ڕاستەوخۆتریشی بۆ کۆماری ئیسلامی ئێرانەوە بوو کە ئێمە لە ڕابردوو ژووتومانە لە کاتی کشانەوەمان لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە لەگەڵ ئێران لە گروپی پێنجایدیەک کاتی خۆشی ئەومان ڕاگەیاندووە کە ئەو ئەبێ تەواو لەو ناوچانە بکشێتەوە کە نائارامی دروست کردوەکەم بەستی سووریا و عێراق و لوبناان و بەشێ لە ئەفغانستان و لە یەمەنە بە کورتی قسەکانیەوە بوو کە سەر ڕای و هێرشانش کە شەوی ڕابردوو کراوە دەسەری ئەو ڕایگەیان کە هیچ زیانێکیان نەبووە تەنانەت سەربازێکی ئەمریکیش بریندار نەبووە. ئەم مەسەجە قسەکە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە ڕاستیە ڕایگەیاندبووە کە 280 سەربازی ئەمریکی کوژراون لەو هێرشانەیە بەڵام لە واقعدا لەسەر زاری سەرۆکی ئەمریکاوە ئەمە مەسەرەن هەم بە درۆ خرایەوە و هەم ئەوەی کە لەو قسانی ترامپا سەبارەت بەو هێرشە موشکیانی کە دوێنە شەوکراوەتە سەر ئەنبار و بەداخەوە هەرێمی کوردستان لە هەولێر ئەوەیە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەوێ بڵێ کە ئەوەی کە ئێران بانگەشەی بۆکە لە واقعدا وانە بەکۆی گشتی ینی ئەوەی خوێندنەوەی بۆ دەکرێت لە قسەکانی دۆناڵد ترامپ ینی مەسەجی ئەوەی تیا بوو کە هێرشی پێچوانەی دەبێت یاخود لە بەرامبەر ئەو هێرشەی کە ئێران کردی ئایا ئەوانیش سزای دیکە یاخود بنمونە سزای ئابووری دیکە بەسەر ئێراندا بستەپێنن یاخود ئەوانیش هێرشی دیکە ئەنجام لە ڕاستیە قسەکانی دۆناڵد ترامپ بە سەوری من بۆنی شەڕێکی تازەی لێ نایە ئەوەندەی کە ئەوێ کۆماری ئیسلامی ئێران تێگەیانێ کە بەو هێرشانەی دوێنێ شەو کردوێتی ئیکتیفا بکە و شەڕەکە لەوە زۆرتر درێژە نەکێشێ و ئەگەر هەر هێرشێکی تر بێ و ئەوان زۆریش چاویان لەوەیە کە زیانیان بەرنەکەوێت لە هەر شوێنە زیانیان بەرکەوێ بێگومان وڵامی تون دەدەنەوە و کۆماری ئیسلامی ئێران بە نەزەری من لەو هێرشانەی کردی دەرکەوت کە ئەو بانگەشە ئیعلامی و بانگەشە سیاسی و میدیایی کە بۆ وەڵامدانەوەی کوشتنی قاسم سلێمانی کرد لە واقعدا وانە بوو و دوو هەمیش ئێمە بینیمانەوەی کە لە دووسێ ڕۆژی ڕابردوودا بانگەشەی سیاسی بە گواستنەوەی تەرمەکەی قاسم سلێمانی لەم شارانەوەکرا زۆرتر بۆ هەڵمژینی ئەو ناڕزایەتیانەی خەڵک بوو و ئەو هێرشانەی ئەم ڕژدیسان بۆ بوو کە بە خەڵک بڵێ ئێمە هێرشمان کردووە بەڵام لە واقعداوەیە کە ئەو هێرشانە هیچ ئاکامێکی نەبووە و هیچ لە هاوسەنگی هێز ناگۆڕێ و هیچ ناتوانێت تەسیر لەوە بکە کە ئەمریکا کارێکی کردووە و بە جددی لە پشتیەوە وەستاوە و مەسەلەن سەرەتای بە نظری منەوەی کە سەرەتای مەسجێکە بۆی کە بە تەنها بە کوشتنی یەکێ لە سەرکردە سەربازیەکان واز ناهێنین ئەگەر مثلەن جارێککە ئەوە قسەیەکی تریشی گرنگی ئەوە بوو کە هەتا من لەسەر حکم بووم و دیارە بێگومان دواتریش سەرۆکی داهاتووی ئەمریکاش و سەرۆکی داهاتووتری ئەمریکاش و وڵاتەیەکگرتوەکانی سیاسەتی وڵاتەیەکگرتوەکانی ئەمریکا و ناتۆ بەشێکی زۆری وڵاتانی منتەقەکە جەختی جددی لەسەرەوەکەنەوە کۆماری ئیسلامیانە نابێت دەستی بگا بە چەکی ناوەکی و چەکی ئەتۆمی ئەمە زۆر گرنگە قسەکەوەیە ئەمە یەک دوو هەم خاڵێکی تری گرنگەوەیە کە وەکوتم ئەبێ لەو وڵاتانەی کە بەرژەوەندیەکانی ئەمریکا و بەرژەوەندی هاوپەیمانەکانی ئەخاتە مەترسیەوە پاشەکشە بکە و بە تایبەتی تریش لە عێراق و بە خۆشانە بینن ئایا پاشەکشە دەکا بە تایبەت کە لە دوای ئەو ڕووداوانەی ڕوویاندا بە تایبەتیش دوای کوشتنی قاسم سلەیمانی زۆربەی بەرپرسە باڵەکانی ئێران ئاماژە بۆ دەدەن کە دەبێت ئەمریکا لە ناوچەکە و بە تایبەتریش لە خاکی عێراق بکشێتەوە و بچێتە دەرەوە ئایا ئەمریکا ئەمە دەکات؟ لە ڕاستیە ئەمریکا یەکەم ڕۆژ دوای کە پەرلەمانی عێراقی لەسەر ئەوە بڕیاریدا با بڵێم مەبەستێکی هەبوو کە بەشێ لە هێزەکانی پاشەکشە پێ بکە بەڵام دوجار کە مەسەلەن پارادۆکسێک لە بۆچوونی هێزە سیاسی عێراقیەکان هەبوو کوردەکان و سوننەکان دژی بوون ئەوش مەسەلەن لەوە پاشگەز بووە کە عێراق بەجێ ناهێڵێ و دەریشکەوت کە واقعیژەوەی خان مەسەن لە بینی ئێران و ئەمریکاچی عێراق بەجێ بێڵێ بێ مەسەلەن لە هەر حاڵدا ئەگەر کاتە سەر شەڕ و هاتە سەر ململانە سیاسیەکان و یەکلاکردنەوەی بێگومان ئەمریکا عێراق بەجێ ناهێڵێ
و دەریش کەوت مەسەلەمتی ئەگەرێمە بەجێ بێڵین نزیکەی 3 تریلیۆن دلار قرزدارە حکوومەتی عێراقی و گەمارۆیە خەینە سەر و فشاری زۆر کرد و لەگەڵەوەیە بە نظری من لە کوشتنی قاسم سلێمانی و تحولاتێکی گەورە لە عێراق و لە منتەقەکەیە ڕووەدا بەو دەلیلەی کە ئەمریکا هەژمونی زۆرترێ بێ لە منتەقەکەیە و خۆشتان بینیوتان مەسەلەن جگەلەوەی کە نزیکەی 53,000 تا 6,000 سەربازی لە منتەقەیە هێزگەلێکی زۆری هێناوە چەک و تەکنەلۆژیایەکی پێشکەوتوی زۆری هێناوە وەمانە پێشم وانێ بە ئاسانی سەحبیان بکە بەڵکو لەم نقطەی کوشتنی قاسم سلێمانیەوە تحولاتی ئاڵوگۆڕی گەورە پێک بێنێ لە منتەقەکەیە و بە تایبەتی لە عێراق کە زۆر بۆی گرنگە و دوجار لە عێراق زۆر بۆی گرنگە کە بەرژەوەندیەکانی ئەسلی بەرژەوەندەکانی خۆی لە منتەقەیە وەزای دەناوپەیمانەکانی و لە لوبنان زۆر بۆی گرنگە کە هەم لوبنان ئارام بێ و هەم هاوپەیمانە سەرەکیەکەی ئیسرائیل نەکەوێتە بەردەم مەترسی و لە یەمەنیش بۆی گرنگە کە مثلا ئەو وڵاتانی دۆستی عەربستانی سعودی و ئیمارات و بەشێ لەوانە هەست بە نیگەرانی نەکەن بۆیە بە تایبەتی لەم سێ وڵاتە پێم وایە فشاری زۆرە خەنە سەر کۆماری ئیسلامی ئێران کە بێ پاشەکشە بکە هەژمونی خۆی کەم کاتەوە و لە بەرامبەر ئەوەیە وەکوتم ئەم ئاڵوگۆڕە لەم نقطە تەحولەوە دەست پێکە کە بە دوای کوشتنی قاسم سلێمانی و بە تایبەتی کە ئابینین لە دوای کوشتنی قاسم سلێمانیەوە ئێرانیەکان ناتوانن مەسەلەن ئەوەی کە ئەیانوت بیکەن و ناتوانن مەسەلەن ئەمریکەکانیش دەرکەن کە ئامانجێکی زۆر گرنگ بوو بۆیان ناتوانن ئەمریکەکان لە عێراق دەرکەن و ئەمریکەکان ناسنە ژێر سازشی ئاوە و ترەمپیش ڕایگەیان کە ڕێگا نادێن بە چەکی بەڵام ئایا دەتوانن کە کاریگەری بکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق و بە نمونە جگە لە عێراق لە لوبنان لە یەمەن لە بەشێکی دیکە لەو ناوچانەی کە ڕەنگە ئێران هەژمونی زیاتر هەبێ لە ڕاستیە ئەوەی کە لە ڕابردوو هەژمونی زۆری هەبووە ئێران بەڵام لەم ڕوودا ئەوکوتم لەم نقطە تەحولی کوشتنی قاسم سلێمانیەوە هەژمونی ئێران لە وڵاتانە کەمە بێتەوە و مەترسیەکانی لایەنگرەکانی کۆماری ئیسلامی ئێران چه حیزب الله چه نەسر الله چه حیزب الله و چه ئەنسار ئەسۆر الله لە یەمەن و چه حەشدی شعبی لە عێراق ئەمانە بە نەزەری من هەژمونیان کەمە بێتەوە و حکوومەتی عێراقی ناچارە بێ کە مەسەلەن مامەڵەی ڕاستەوخۆیان لەگەڵ نەکا و ئەمە مانایەوە نییە کە بە هیچ شێوەیەک هەژمونی ئێران نامێنێ بەڵام بە تایبەتی لە 15 ساڵی ڕابردووە و لە دوای ڕوخانی حکوومەتی شاهانشاییەوە کۆماری ئیسلامی ئێران زۆر بەدقیق و بەدیقەت ئیشی لەسەر ئەو هەژمونی هیلالی شیعە کردووە کە لە تاران و کرماشانەوە تێپەڕێ بە دیالە و تگری تاچێتە ڕۆژ ئاوا و تاگاتەوە لوبنان لەو هیلالی شیعە ڕۆڵی گەورەی هەبووە و دەستکەوتی گەورەی چنیوەتەوە بەڵام ئێستا ئەو کارکتەرە سەرەکیی کە دەور و نەخشی جدی هەبوو لە کێشانی ئەم هیلالە شیعە و مەسەلەن لە نقطەی لە تارانەوە پیا ئەڕۆی تاوەکو وەگەیشتە نزیک سنوورەکانی جۆلان و ئیسرائیل مەبەستم قاسم سلێمانی نەماوە ئەمە یەک دووهەم و ئەم هەژمونەی کەوتم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئێران کۆی کردوەوە هیلالی شیعی گەورەی پێکێناوە بەشێکی تێکشکاوە بە تایبەتی کە ئێستا هێزەکانی ئەمریکا لە مووسڵ و لە ڕۆژ ئاوا ڕۆڵیان هەیە و بەشێک لەم هیلالی شیعیان شەق کردووە و بە تایبەتی دوایم کێشانەش زۆرتر لەم سنوورە جوگرافیانەی عێراق بە تایبەتی وە لە ڕۆژ ئاواش ئەمێننەوە بۆیە ئاسان نییە و هیلالی شیعە مەسەلەن لوبنان ببەسیتەوە بە تارانەوە بۆیە بە نەزەری من ئەو هەژمونەی ئێران کەمە بێتەوە و زائیدەنەوەی کە بینیشتان مەسەل حەشتی شعبیەکێ لە سەرکردە ئەرە باڵاکانی کوژراوە بۆیە هەز ترسونی گەرانیەکەن و حکوومەتی عێراقیش بەڕاستی حکوومەتی عێراقی لەم مۆزوعە دەرکەوت کە نە سونیەکان نە کوردیەکان لەگەڵ ئەم استراتیژە نین کە لە عێراق بەڕێوە ئەچێ و هەژمونی ئێران و حەشتی شعبی بەسەرەوەیە و لە هەمان کاتا دەریش کەوت مەسەلەن ئەو خۆپیشاندانانەی کە لە چەند مانگی ڕابردوو بەردەوام بوو نیگەرانی زۆریان هەبوو لە ڕۆڵ و دەستێوەردانی ئێران و هەژمونی لە دوای هێرشەکەی ئێرانەوە کە ئەنجامیدا ئەمڕۆ محەممەد جاو زەریف ئاماژەی بۆدا کە ئێمە تۆڵی خۆمان کردەوە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەش بۆ دراکە ئەوان نایەنێت جەنگ ڕابگەێنن لەگەڵ ئەمریکا داینی پێتان وایە ئایا کاردانەوەی دیکەیان دەبێت بەرامبەر بە ئەمریکا ئایا هێرشی دیکە ئەنجام دەدەن و بە تایبەتیش لە دوای لێدوانە نوێیەکانی دۆناڵد ترامپەوە یاخود بەو هێرشەی کە ئەنجامێندا کۆتایی پێدەهێن لە ڕاستیە قسەکانی جەواد زەریف بە نظری من قسەیەکی عاقلانە و منطقیە بەڵام ڕاز نییە بەو دلیلی نەک نایەنەوێت ناتوانن نەگەوەی کە ئەیانویست بەرامبەر ئەمریکا بۆیان ناکرێت و مەسەلەن ئەو موشەکانی کە هاویشتویانە مەسەلەن تۆ دیقەت بە بەشێکی زۆری بنکە سەربازیەکانی ئەمریکا لەکوێتە لە ئوردنە
لە سعودیە لە ئیماراتە بۆچی موشەگەنێن بە هەولێرەوە کە لە کاتێکا چەند یەکەیەکی سەربازی کەمی ئەمریکای لێ مەبەستەکە دووشت بوو بەڕاستی یەکیانەوە بوو کە کوردەکان و سنیەکان دژی دەرکردنی ئەمریکا بوون لە پەرلەمان دەنجیان پێنەدا بۆیە موشەشێک ئاڕاستی هەولێرەکە موشەشیش ئاڕاستی ئەنبارەکە خۆ سەفارەتی گەورەترین سەفارەتی ئەمریکا لە بەغایە بۆ موشەکنانێ بە بەغاوە بە نەزەری من ئەوەی کە جەوازەری وێڵێ سیاسەتێکی دروست و واقعیە و ئەگەر ئەمەنەکە ئێران و ئەم قسانەی جەواد زەریف نەکاتە بەرمەبنای ئیشەکانی بە نەزەری من زەرەری زۆرترەکە و ئەم زەرەرە ئەڕوا تا مەسلەی کۆتایی پێهاتنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانی ژەوەی کە لە منتەقەیە چەند ساڵە بینی ومانە و مەسەلەن زۆر لە چاودێران پیان وا بوو بەهاری عەرەبی ئەبوو لە ئێرانەوە دەست پێ بکات لە کاتی خۆیە بەڵام هێشتا قسەکانی ترەمپیش دەلالەتە لەوەی کە ئەوان ڕەغمی ئەوەی کە ڕوویداوە نایەنەوێت جەنگ بێ لە ئێستاە بەڵام بە نظری من ئەوەیە کە ئەم جەنگەگەر لە ئێستا شاڕوو نەدا و ئەگەر ئێران مل نەدا بۆ ئەم سیاسەتی وڵاتێکگرتوەکانی ئەمریکا و سیاسەتی بەرژەوەندیەکانی و هاوپەیمانەکانی و ئەگەر بیەوێت دەستی بە چەکی ناوەکی و ئەتۆمی بگا کە بە نظری من پێی ڕناگە و نایڵن هەرگیز کۆریایەکی باکووری تر لە خۆڕڵاتی ناوەڕاست دووبارە بێت و دەستی بە چەکی ناوەکی بگا و ئەگەر وتم بەرژەوەندیەکانی ئیسرائیل لە بەرچاو نەگرێ بەرژەوەندیەکانی ئوردون و وڵاتانی کەندای فارس لە بەرچاو نەگرێ و بەرژەوەندیەکانی منتقەکە و مەسلەی ئەمنی نەوتی و بەرژەوەندی ئابوووریەکان لە بەرچاو نەگرێ بێگومان ئەم شەڕە کۆتایی نهاتووە ڕەنگە لە ئێستای ئارام بێتەوە بەڵام قسەکە ئەوەیە لەو جەنگەیە کە بینیمان مەسە ئەمریکا براوە باشە بەکۆی ئەو خاڵانەی کە ئاماژەمان پێدا عێراق چۆن دەتوانێت خاکەکەی خۆی بپارێزێ لەو شەڕەی کە ئێستا هاتۆتە ناو خاکەکەیەوە بە نظری منەوەی کە بەم سەرکردایەتی سیاسی ئێستا عێراقەوە بەداخەوە بە تایبەتی ئەوەی کە هەژمونی شیعی بەسەر وزاڵە ناتوانن نە عێراق بەڕێوە بەرن و نە عێراق ئارام بێ و نە عێراقیەکان بەرژەوەند لە ڕاستیە لەم ڕووداوانەی کە ڕووی داوە و لە دوای پرۆسی ئازادیەوە ئەوەی کە ڕووەدا جەنگی نێوان ئێران و ئەمریکای لە عێراقیەکان زەرمەند بوون قوربانیان داوە بەداخەوەکە لە هەموو شەڕی ڕوویداوە مەسەلەن خۆپشاندەر بوونەتە قوربانی خەڵکی هەژار و بەژمێنێت بوونە قوربانی و مەسەلەن ساروخێک لە هەر شوێنێکە تەقی عێراقیەکە بێتە قوربانی بەداخەوەکە هۆکارە سەرچێکەشی ئەوەیە کە سەرکردایەتی سیاسی شیعە ئەکسەرێتی حکوومەتی عێراقیان بەدەستەوەی و ئەکسەرێتی گەلی عێراقن 16 پێکاتی عێراق پێگەێنن لەناو پێکاتە تای فتنیکەکان زۆر مؤەیدن زۆر لایەنگریەکەن لە کۆماری ئیسلامی ئێران چۆن سونیەکان لە ماوەی ڕابردوو 90 ساڵی ڕابردوو حکومی عێراقیان کرد عێراقیان بەو دەرد و نەهامەتیانە برد بەداخەوە شیعەکان هەمان تەجربەیان دووبارە کردەوە و سوپای ئینتیمای نییە بۆ دەوڵەت سەرکردە سیاسیەکان نەک ئینتیمایان نییە بۆ عێراق بەڵکو بەشێکی زۆری داهاتی عێراقی گوێزنەوە بۆ وڵاتانی تر بە نەزەری من بەم سەرکردایەتە سیاسی شیعەکانەوە کە ئێستا هەیە بەم عەقڵێت و بیر و بۆچوونەوە بەوەی کە سوپایەکی سێبەر بە ناوی حەشتی شەعبی و گروپی جۆرا و جۆریان دروست کردووە لە دەرەوەی سوپا و ئەمانە مەترسین لەسەر هەندێکجار لەسەر خودی سەرۆکایەتیەکانی عێراق هەڕەشاکەن نائارامی دروزەکەن بە نەزەری من عێراق بەم حاڵەی ئێستایەوە جگە لەوەی بێتە قوربانی ناتوانێت مەسەلەن وڵاتێکی ئارام بێ بۆیە قسەکەوەیە کە ئەگەر عێراقیەکان داوای دەرکردنی ئەمریکاکەن دەبێت دەرکردنی داوای سوپای تورکیاش بکەن داوای سوپای عێراق ئێرانیش بکەن زۆر سپاس بەڕێز ئەنوەر حسێن چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوونت